بێگومان نوکەپڕانیە هێزên عەرەبî û Kurdî ji hemî pêk hatin Mosul wê xwe amade dikin ji bo rizgarkirina bajarê Neynewa. Lewma li serê Çiyayê Başîkê ku dikevîte bakurê Rojhilatê bajarê Mosulê bi dîratiya kêmtir ji 20 kilometran, Partî Azadî Kurdistan li çeperên pêşiyê new wesa dene xoyakirin ku azadkirina bajarê Mosulê êk ji timamkerên snorên Kurdistanê ye. Lewma bi giring dene zanîn ku beşdariyê di operasyona rizgarkirina bajarê Mosulê da bikin. ئێمە وەکی پێشمەرگەی پارتی ئازادی کوردستان لە هەر کوێنە پێویستی بە بەشداری لە شەڕبێ شەڕ ئەکەم. ئەمیش بە ئەرکی خۆم و حیزبەکە مەزانم کە بەشداری لەم شەڕە بکەم و خاکەگەم لە دەست داگیرکەرەکانە بپارێزم و تاخری قەتری خوێنمیش کە دەگیان نابێت بەشداری لەم شەڕە ئەکەم. ئێمە بەشێک لە مووسڵ بە خاکی خۆمان دەزانین وایمەوە بۆ ڕزگارکردنی مووسڵ واکە وتم بەشێکی لە خاکی خۆمان ئێمە هەردەم ئامادەین وەکە لە ناو ڕێزەکانی پارێزگرتنانی باوەڕمان بەوەیە کە ئێمە سنوور ناناسین و هەر چوارپارچی کوردستان بە خاکی خۆمان دەزانین بۆیە ئێمە گرێکمانە بەشداربین لە ئازادکردنی مووسڵ واتە خاکی خۆمانە. بەڵام ئامادە باشی کراوێمە هەر لە کاتی ئاسایشدا چون بەهۆیەوەی کە هەمیشە ئاستیارترین شوێنەکانمان لە جبەکان پێوێ هەمیشە بەردەوامدا پەروەردە داین و هەمیشە حاڵەتێکی ئامادە باشی داین و ئامادە باشی تایبەتیش کراوە بۆ هجومی مووسڵ و هجومی ناوچەکانی دیکەی کوردی. Berpirsê Partî Azadî Kurdistan li serê Çiyayê Başîkê diyar ket ku roj bo rojê gencên Rojhilatê Kurdistanê ji her du regezan wê peywendiyê pê dikin. Da ku beşdariyê di şerê dijî cegdarên dewleta İslamî da bikin. دیارە ئێمە بۆ شەڕی داعش نزیکەی 700 تا 800 کەسمان هێزەکانمان لە بەرەکانی شەڕدایە. بەڵام لێرە ئێمە لە چیای باشی و هێزی خۆشەوی خەلیلیمان 250 کەسە و بەردەوام گەنجان و لاوانی کورد لە ڕۆژهەڵاتەوە دێنە ڕیزەکانمانەوە. لەبەرەوە ئێمە کوردی ڕووبەک پارتی ئازادی کوردستان بە نوێنەرایەتی ڕۆژهەڵات لەو شەڕدا ئێمە بەشدارین. Zêdetir ji du salaya Partî Azadî Kurdistan niştecê bûye li serê Çiyayê Başîkê. Her wesan zêdetir ji 25 hêrişên çekdarên Daeş li evan ceperan hatine têkşikandin. Wesa dene xoyakirin ku eger operasyona rizgarkirina bajarê Mosulê dest pê biket, ew jî wekû hemî pêşmergan dê beşdariyê ken. Kawa Umer Dengê Emerîka, Deşta Mosul, serê Çiyayê Başîkê.